ئەو شەڕی ناوخۆیی کە سەدان کەسی تێدا کوژرا یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی داهاتی خاڵە سنووریەکان بوو. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت هۆیەکی گرنگ و سەرەکی و ڕوونی شەڕی ناوخۆ کێشەی داهاتی ناوخۆیی بوو و داهاتی ئەو کاتیش زۆربەی هەرە زۆری گۆمرگی ئیبراهیم خەلیل بوو. لەبەرەوەی ئەو دەواازەیە کوردستانی بە تورکیاوە دەبەستەوە و لە ژێر دەسەڵاتی پارتیدا بوو. پارتی هەموو داهاتەکەی بۆ خۆی دەبرد و لە هەموو دانوستانەکان و ڕێککەوتنە ناوخۆی و دەرەکیەکاندا ئیبراهیم خەلیل خاڵێکی گرنگ و سەرەکی ڕێککەوتنەکان بوو. یەکێتی داوای دەکرد داهاتەکەی بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکومەتی هەرێم، بەڵام پارتی ئەو کارەی نەدەکرد و هیچ کاتێکیش پارتی بە ئاشکرا نەیئەوت کە ئەو بەتەنیا دەست دەگرێت بەسەر داهاتەکاندا و نایدا بە حکومەتی هەرێم. لە تەلەڤزیۆنی گوڵان لە 1960 ساڵی 1994 وتارێک بڵاو کرایەوە و دەڵێت ئەم داد و فیگانەی یەکێتی نیشتیمانی دەیان کات بۆ داهاتی حکومەت و موچەی فەرمانبەران نییە، بەڵکو تەنیا لەبەر ئەوەیەتی کە پارەی لەبەر بڕاوە. بەڵام ئێمە پێمان وایە کە ئەوە چوو کە جارێکی تر لاف بە پارەی ئیبراهیم خەلیلەوە لێ بدەن و کورد وتەنی ئەو باوکە مرد کە بە پارەی ئێرە خۆیان پڕچەک بکەن و دواتریش لە پشتەوە خەنجەریان لێ بدەن. کورتەی ئەم وتارە ئەوەیە کە ئیبراهیم خەلیل هی پارتیە و داهاتەکەشی تەنیا بۆ پارتیە. مەسعود بارزانی ڕایگەیاند کە داهاتی گومرگ تاکە داهاتی پارتی دیموکراتی کوردستانە کە ڕۆژانە لە تورکیاوە 600 بار هەڵگرتێنە هەرێمەوە. ئەمەش سەرچاوەیەکی گەورەی ئابووری و سیاسی پارتی دیموکراتە و ئەم بار و دۆخەش هۆیەکە لە هۆیەکانی شەڕی ناوخۆ، چونکە یەکێتی نیشتیمانی لەو داهاتە بێبەشە. هەر لەو کاتانەیە پارتی دەیویست کە داهاتی ئیبراهیم خەلیل دابشارێ و کەمی بکاتەوە، بۆیە دەیوت کە داهاتی یەکێتیش هیچ کەمتر نییە لە داهاتی پارتی. ئەم بابەتی داهاتە یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی شەڕی ناوخۆ و هەر لەسەر ئەو بابەتەش بێ لە تورکیا و وڵاتانی دەرەوەش لەوانە ئەمریکا و چەند وڵاتێکی ئەوروپی هەوڵی زۆریان بۆ وەستاندنی شەڕی نێوان یەکێتی و پارتی و کەمکردنەوەی شەڕ و ناکۆکی و تاڵانیەکانی یەکتردا. بەڵام هەموو هەوڵەکان کەم خایەن و کاتی بوون و گرژیەکان هەر بەردەوامیان هەبوو لەسەر داهات و پارەی خاڵە سنووریەکان.